دوای گرتنەبەری چەندین شێوازی جیاجیا بۆ خامۆشکردنی شارەکە 2000 سعات 9:45 خولێکی ڕۆژی 24 چواری ساڵی 1974 دوو فڕۆکەی حکومەتی و کاتی عێراق بۆمبارانی شاری قەڵاتزەیان کرد و زانکۆ و چەندین شوێنی گرنگی تری شارەکەیان خاپوور کرد. چەندین شوێنی گرنگی شارەکە لەگەڵ زەویدا یەکسان بوونەوە، گەورە بچووک بوون بە قوربانی درڕندەی حکومەتێکی فاشیست و سەرنجامیش 163 هاوڵاتی شارەکە کە نوێیان خوێنکاری زانکۆ بوون شەهید بوون و زیاتر لە 350 هاوڵاتی تریش بەهۆی بۆمبارانەکەەوە بریندار بوون. لە یادی 46مین ساڵیادی 24 چواری 1974 درود و سڵاو بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان و بە تایبەتی شەهیدانی 24 چواری 74 دەنێرین و هەر بەم بۆنەوە کە ئەمڕۆ ساڵیادی 24 چوارە ئێمە وەکو کۆمیتەی قەڵاتزێ وەکو لێپرسای کۆمیتەی پشدەر ئێمە وەکو حزب پێشنیار دەکەین کە لە داهاتدا حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەو هەموو کاولکاریە دوای ئەو هەموو نەهامەتیانەی بەسەر سنووری پشدەردا هاتووە لە دوای 24 چواری 74 24 چواری 82 و دوای ئەوە ڕاگواستنی سەرجەم شار و گوندەکانی سنووری پشدەر و بە شێوەیەکی گشتی هەر سڕنەوەی لەسەر نەخشە ومێت دەکەین کە بەڕاستی ئەو کەیسەی کا لەسەر مەسەری جینۆساید ناساندنی سنووری پشدەر و لە ڕووی ئاوەڕدانەوەی خزمەتگوزاری زیاتر و لەسەر مەرزی کێلێ کە بەڕاستی یەکێکە لە دەواازە سەرەکیەکانی سنوورەکەمان بۆ زیاتر بژانەوە و گەشانەوەی خەڵکەکەمان لە سنوورەکەدا بەڕاستی جێگەی ومێدە کە حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی باشتر ئاوەڕداتەوە لەو سنوورە. سەرەتا سەری ڕێز و نەوازی بجانی پاکی شەیداندا دەنوێنین دیارە ئەمڕۆ 46 ساڵ تێدەپەڕێ بە سەریادی کارەسات و ڕاپەڕینی 24 چواری 1974 و ڕاپەڕینە پشکۆیەکەی ساڵ 1982 خۆمان زانین ئەو کارەساتەی کە لە 46 ساڵ لەمەوبەر ڕژێمی ڕفتار فاشستی بەغدا بە شێوەیەکی زۆر دڕندانە بۆ چاوترساندنی خەڵکی کوردستان کەوتە سەر ئەوەی کە شاری قەڵاتزێ بە شێوەیەکی چۆن دەڵێ بە چەند فڕۆکەیەکی ئەو کاتێک کە وەکو کە زانراوە خەڵک دوتوێتی فڕۆکەیەکی ڕووسی ئەوانە بووە بە چەکی قەدەرکراوی نێودەوڵەتی بۆم ناپاڵم ئەو شارەی خەڵتانی خوێن کرد و کە خەڵکیێکی زۆری تێدا شیر بزیاتر لە 163 شەهید و 350 برینداری لێکردەوە لەو کاتەدا بەداخەوە هەم چۆن دەڵێ ناوەندێکی زانستی و معریفی لەوێشدا شەید تاکە زانکۆیەکەی سلیمانی بوو کە بە میوانی ئەو کاتەی وا شۆڕش دەخواست کە خەڵکی قەڵاتزێ لە سنووری پشدەردا جێگایان کردوون لە ناو قەڵاتزێدا. دەڤەری پشدەر ناوچەیەکی گرنگی استراتیژی هەرێمی کوردستانە و بە درێژایی مێژوو حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق ترسی هەمیشەیان لە دەڤەری پشدەر هەبووە، چونکە شاری قەڵاتزێ و بەگشتیش دەڤەری پشدەر هەمیشە لانەی شۆڕش و کوردایەتی بووە و هاوڵاتیانی ئەم شارە پشکی شێری سەرکەوتن و بەشداریان بەردەکەوێت لە شۆڕشەیەک لە دواییەکانی کورد و بەتایبەتیش لە شۆڕشی نوێی گەلەکەمان بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم دەڤەرە سەرکەشە ڕۆڵی گرنگی بینی و لەو پێناوەشدا خاوەن سەدان شەهیدی قارەمانە لە پێناو ئامانجەکانی شۆڕشی کورد و لە هەموو قۆناغەکانی تریشدا دەڤەری پشدەر خاوەن پێگەی گرنگ بووە. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان قەڵاتزێ.